فریاد لەگەڵ براکانیدا 7 ساڵ لەمەوبەر قەرزی بچووکیان وەرگرت. بە سوودوەرگرتن لەو پرۆژەیە کارگەیەکی بچووکی ئەلەمنیۆمیان لە کفری داناوە. لەگەڵ خۆشیاندا چەند گەنجێکیان خستووەتە سەرکار. ئەوەی ڕاستی بێ ئێمە کۆمەڵێک لێرە کارەکەین، خۆم و دوو برایترم و ئەو هاوڕێیانەشم لێرە ئیشەکەن بە هەمان شێوەکو من وەستان. ئێمە سوودێکی زۆرمان لێبینیوە و تا ڕادەیەک توانیمانە ئەوەی کە بێکار بوو یان بێکاریەکەمان کە هێناوە لێرە کۆمان کردوێتەوە و هەمومان ئێساکانە لێرە ڕۆژانە ئیشی خۆمان هەیە الحەمد شکر و ئیشەکەین. لە گەرمیاندا سەدان گەنج سوودیان لە پرۆژەی قەرزی بچووک وەرگرتووە کە 7 ساڵە حکوومەت ڕایگرتووە. ئێستاش سەدان گەنج و دەرچووی تری زانکۆ لە چاوەڕوانی بڕیاری دەستپێکردنەوەی پرۆژەکەدان. ئێمە لە گەرمیان نزیکەی 3 ملیار و نیو پارەی گەڕاوەمان هەیە بە پێی یاسای ژمارە 2 بڕیاری ژمارە 11 ساڵی 2011 قەرزی بچووک پرۆژەی قەرزی بچووک پرۆژەکە خولاوە. پارە تەسلیمی هیچ گەنجینەیەک ناکرێ، پارە تەسلیمی سندوقی خۆمان نەکرێت، دووبارە گەنجی تر ئەتوانێت سوودمەند بێ لەو بڕەپارەی کە بۆمان گەڕاوەتەوە. بەداخەوە قەرزی بچووک بە بڕیارێکی زارەکی ڕاگیراوە لە کاتێکە بە یاسا لە پەرلەمان دەرچووە ئەبێ هەر پەرلەمان دانشێ هەمواری بکاتەوە بۆ ڕاگرتنیان گۆڕانکاری لە قەرزی بچووکە. لە ڕابردوودا سەدان ملیۆن دینار دراوەتە گەنجان بۆ بوون بە خاوەنکاری خۆیان. ئەو پرۆژەیە کەلێنێکی لە گرفتی هەلی کاری گەنجاندا پڕ کردەوە کە لە ماوەی ڕاگرتنیدا کاریگەریەکانی زیاتر دەرکەوتووە. سامان کەریم کورد، سات نیوز، کفری.